لەگەڵ پیاماخۆڵان و لەگەڵ مامۆسایانی ئاینی و لەگەڵ لایەنە سیاسیەکان لە چەند ڕۆژی ڕابردوو کۆبوونەوەمان کرد و بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجە لەگەڵ مامۆسایانی ناڕازی کۆبوونەی خۆیانیان کردووە. ئێمە ئەمڕۆ لە کۆبوونەوەکە وامان بە باش زانی لە پێناو بەرژەوەندی گشتی و لە پێناو نەفەوتانی ساڵی خوێندنی ئەم ساڵ بەو هیمەتەی کە هەڵەبجە ئەم ئازارەی زۆر چەشتووە، جارێکە ئازاری فەوتانی خوێندن و پرۆسی خوێندن دەست پێ نەکاتەوە، لێرەوە ڕایەگەێنین بۆ سەرجەم بەڕێوەبەری خوێندنگاکان کە دەرگای خوێندنگاکان و قوتابخانەکانیان بکەنەوە و داواکارین لە مامۆسایان چۆن هیمەتێکی گەورەیان کرد ساڵی پار نیان هێڵا پرۆسی خوێندن دوا بکەوێت و دەرگای خوێندنگاکانیان کردەوە. ئەم ساڵیش بەو هیمەتە ئەم دوو مانگی خوێندنی ماوە بتوانن ڕوو بکەنە خوێندنگاکان و وانەکانی خۆیان بە خوێندکارە ئازیزەکان بڵێنەوە و داواکارین لە دایک و باوکی خوێندکارەکانیش ئەوانیش لە سبەینەوە خوێندکارەکانیان بنێرنەوە بۆ خوێندنگا و قوتابخانەکان بۆی پرۆسەی خوێندن بەردەوامی هەبێ و هەڵەبجە وەکو هەموو شار و شارشکەکانی تر بەردەوام بن لەسەر پرۆسەی خوێندن و داواشەکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان لە هەوڵی بەردەواما بێت بە تایبەتی وەزارەتی پەروەردە بۆ دابینکردنی مافی ڕەوایی مامۆسایان چ لە هاندان بێ و چ لەو باشکردنی موچەی مامۆسایان بێ